جاردن بناوا برنامه مایک خالی بخیر بین تماشاوان نجا لاوازیا پیوندین جواکی باشی و خرابینه بگومان دنهادا بحثان دته تکرین کو کم تازور پیوندین جواکی و کجاران بهس نمانه آیا افسدما بچفت گرن بر و تکنولوژیا برفره کو نهاد کردستان ده هي بتایبتی موبایل و هر اینترنت گلکی سدمندن ان زوربونا وقت خلکی به کاروبارین روزانه و آن سخت جیانه آن هندک سدمندن هن لسربی بابتی هند کارن دنوا برنامه مایک خالی سرنجین خو نشان بدن لاوازی پیوندی کمالاتیکان باشی و خرابیکانی اما ناو نشانی بابتی امروی برنامه ایوه برنامه مایک خلکه دوای ام ناو برا لخدمتی ورگتنی سرنجو بچونکانی و دابین لگل من بن جارێکی تر سەڵاوتان لێبێت بینەرە بەڕێزەکان ئاگادارتانەکەینەوە کە ئێوەتوانن لە هەردوو شێوەزاری کرمانجی سەر و کرمانجی خەرو لە بەرنامەکەی خۆتان بەرنامەی مایکە خەڵک بەشداری بکەن و سەرنجەکانی خۆتان لەسەر ئەو شێوەزارە کە ئێوە بەباشی لەسەر قسایکەن نیشان بدەن ئێمەش لێرە بە پێی توانەکانی خۆمان لە خزمەتی وەرگرتنی بچوونەکان و ئێوەیدان تەماشاوانە نێژە ئەم هەوا ئاگادار دکەین هەندووکارن لەسەر هەردوو شێوەزاران کرمانجیە سەر و کرمانجیە خوارێ پیوندی دنوا برنامه خو برنامه مایک خالی بکن و سرنجین خو لسر به هر دو شوازارا نشان بدن امجی کلور د خدمتها وکین بله تماشاوان نجا بابت امر ما تایبت لسر لاوازی پیوندی کمالاتیکان باشی و خرابیکانی بگومان کمالگای کردواری به ون سروا که پیوندی کی پتوی کمالاتی لبینی همو تویجکان و کمالگا ده هيا لساده زور جر بس لوا کرید که ام پیوندیانه برو لوازبون روشتون آیا اگری ام لوازبونه چیه سبب کان هوکارکان ام لوازبونه چیه ایواتان لسرم بابت بچونکانی خوتان در ببرن یکم پیوندیشمان رابر لشاری سلیمانی کاک محمد هم لشاری سلیمانی کاک رابر ایواره باش جانا باش کاک محمد ایواره جانا بیشت باش ایواره توش باش کاک جان سپاس کاک رابر تو هوی لوازبونی پیوندی کمالاتیکان لساده بو چه گرین توا بالا دست خوشی بشکی دست خوشی برام تانجا کم بعراسي زوربني إيشو كارلان خالكي يعني أجر سيركي لا همو مالكا إيش زور عن بيوت إيش هم نفر بيوت إيش كابوي يجي جاني خوي دايبنكا وأنا بوني يعني عن كم بجاويش لم رجع هو كان كبو أويكا آستي مالي خلق عني برو خراب مرابويا يسرا همو خلق احتوان كلها إيش كردن وأمش بوتو هي لواتي بيوندكم مالتكم ولا لا كتير شوانه بوني تكنولوژیا پێش کەوتووە سەبوونە ونا لە جیاتی ئەوەی بچین سەردانی ماڵان کەی بە تەلەفۆنێک ئەی بڕێین تاوان ئەمەش لەمە لەلایەک و باش لای ترشۆ بەخلافی داهانم بەڵێ کاک محەممەد ئەی سەرنجەکانی چیە لەسەر قسەکانی کاکرەبەر و بە تایبەتی لەوازبوونی پەیوەندی کۆمەڵاتەکان لە ئێستادا بەڵێ کاکە کاریان ڕاستی ئەوەی منیش هەمان ڕای کاک ڕێبەرم هەیە لە سلێمانی ڕاستی ئەوەی کەوا چەندین هۆکاری هەیەکەوە ئەگەڕێتەوە ئەوە یەکێ لەوانە زۆربوونی تەکنۆلۆژیادا ئێستا هەم لە ڕووی ناو عایلە لە ناو عایلەکانەوە هەم لە ڕووی خزمەتی دەریشەوە ئەبینی کەوا ئەگەر و من چەنەها کەس ئەناسم چەنەها کەس هەیە ئاوەتەخوازەکەەوە ڕۆژێ لەگەڵ خوشک و دایک و برا و ئامۆزا خەڵەزەکانی یەک ببینێت بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ کەمی لاوازی دینمان ئەمە دین زۆر لەوایە دەورەبینێت چکە دین زۆر بەرە بە خزمەتی و بە کەسایەتی ئەیات چەند هۆکاری کەش هەیە یەکێ لەوانە نەبوونی مادی و ژیانێکی زەحمەتە لەناو تۆ کاک محەممەد تۆ کارە یەکێک لەو کارە سەرەکیەکان بۆ دین ئەگەڕینتەوە ئایا ئەوانەی کە پەیامی پیرۆزی ئیسلام ئان دین ئەگەێنە خەڵک ئەوانە لە ئاستی پێویستدان پەیامە نەگەێنە خەڵکیان خەڵک تەقبول نەکە مەسەلە ئێمە چیان ئەو شوێنە تایبەتن بەم بوارەیەوە ناتوان زیاتر تەوعیە خەڵک بکەن بەشێکی گشتی بە تایبەتی کە گەلی کوردستان زۆربەیان موسڵمانە بەڵێ بەڵێ کاکە ڕاستە موسڵمانە گەلی کوردستان بەڵام ئەمە هەم خەلەلەکە لە خۆمانیشەوە هەم لەلایەن پێشاوەکانیشمانەوە پێشاوەکان ئەگەر زیاتر ئەو بابەتانە بهێنن تێمانی گێنن بزانین ئایا ئەگەر سەردانێکی نەخۆشکەین چەنە خێرە ئەگەر کەسێکی فەقیر هەم ئەگەر خزم بێت هەم ئەگەر لە پەیوەندی کۆمەڵایەتیش دەچێت ئەوە یارمەتی بدازانە چەند خێرە ئەو وەختە بێگومان ئەو پەیوەندیانە بۆ شێوەیە نامێنێتەوە پەیوەندەکە زۆر بەخۆت بێت بەڵێ کاک ڕەبەر و کاک محەممەد لە شاری سلێمانی سوپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باشە لە سەلامان بابەت کاڵا لە پیرمام بەشدار لە هەولێرەوە کاڵا ئێوارەت باش ئێوارە باش ئێوارەی هەم
كان بريدة كان باش هروا شافك تعرضنا إن شاء الله هروا سپاس کاک بەشدار لەو لێرەوە ئێوارەی جەنابیشت باش کاک بەشدار دیارە پەیوەندیەکەی پشرە کالێ لە پیرمامەوە هۆکاری لەوازبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکان لە ئێستا تا چەند تەئسیر ئەنکۆ کاریگەریەکی خراپ هەیە لەسەر کۆمەلگای کوردی دەستخۆشی لێ کەم سپاس بۆ پەیوەندیەکە بەڕاستی ینی بالضبط ینی مۆزوعێکی شاندووە دەستخۆشی لێ یەکەم بەڕای من وەکو ینی خۆم ینی سەیرە بەڕاستی ئێمە کاتێک ینی لە نەبوونی بووین ینی نەبووین ینی باری مادیمان باش نەبوو ینی کە باش نەبووین بەڕاستی ینی خزمەکانمان نزیکترین کەسمان مام و خاڵەکانمان ینی بەڕاستی ئەولا نەبوو ئەو هاتوچوێ نەبوو لەگەڵ بەڵام ئێستا لە کاتی ئەوەی کە مەسەلەن باری مادی باش بەڕاستی ینی هاتوچوو زۆرە شت زۆرە یان بەڕێی من ینی برادر دەڵێن دین و شتانە ینی هەیە هەمووان دینی ئیسلام ینی بەڕاستی پیرۆزە و ینی هەموو شتوان ئیسلامی دینی ئیسلام لەلایەک بەڵام ئایا بۆ پەیوەندی کوردی زەعیف بووە ئەوەیە سەبەبەکەی کە ینی نازانم ینی بۆ نمونە ئێستا کابرا گەڵێ ناتوانم خێزانەکەم بێرە ماڵیەوە لە بەرەوەی سەرقاری ئیشم و ئەو شتانە و بەس من نازانم حەزێکم کارم لێ بکەی هەتا بزانم ینی وەڵام بدەمەوە بەڵێ کاکی ڕەوەند لە شاری سلێمانی ئەوارەت باش کاکی ڕەوەند ئەو هۆکارانەی کە بنە هۆی لەوازبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکان وەکو ئەوانەی پەیوەندی پێشتر کرد ئیشارەتیان پێدا چی بکرێت بۆی ئەم هۆکارانە چارەسەر بکرێت کاکە گیان یەکەم شت دەستخۆشی بەرنامەکە و تەوەرەکە و لە یەکەم کاکاکاریژانەوەی ڕاستی بێ ئێستا لە کۆمەلگای ئێمەدا بە تایبەتی کۆمەلگای کوردی ئێمە هێڵی هەژاری زۆر زۆرە هێڵی هەژاری ینی لە حەد بەدەرە ئەگەر هاتوو ئەو بوجێ کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی باش بە شێوەیەکی بەرچاو دابشکرێ بەسەر هەموو خەڵکە بەسەر هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە بە دڵنیایی و بە دڵنیایی من بە جەناتی ڕاگەێنم بڵین پەیوەندی لە نێوان کەسەکانە بە جوانی بە ڕێکوپێکی ئەوێت ئەبێت و سەرکەوتوشە بێ بەڵام لە هەمان کاتە تەکنەلۆژیاش ئێستا وەکو جەناب ئاگاداربی وەزیرە ڕاگەاندنی حکوومەتی عێراقی فدرال ڕایگەیاندووە کە لە ١٧ عێراق یعنی بزانە چەنەکە هەموو موبایل و تەکنەلۆژیای نوێ بەکارهێنن ئەمەش بێتە هۆی ئەوەی کە بڵین کۆمەلگا زیاتر لە یەک دوور بخاتەوانێ لەبەر کەسە من کەسێکی نزیکم بڵێن کۆچی دواییەکە لە جیاتیەوە لە گەرمیانە یان لا شوێنێک بێ من بڕۆم سەردانی بکەم و سەرخۆشی دەکەم لێرە بە تەلەفۆنێک کاکەی گیان خوا ناخۆشی نایەتە ئینشەڵڵا داناخۆشی کۆتایی بە هەموو شتەکان بە یەک تەلەفۆنێنێت بەڵێ کاڵا لە پیرمامەوە ڕەوەند لە شاری سلێمانی سپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش هەروها هونەر لە شاری سلێمانی کاکی هونەر ئێوارە باش سپاس کاک شاڵاو لە هەولێرەوە لە هەولێرەوە بەخێر بیت سپاس کاک شاڵاو کاکی هونەر لە تۆ دەست پێکەین کۆمەلگای کوردەواری بەوە ناسراوە کە کۆمەلگایەکی عیلاقەتێکی پتەوی هەیە کۆمەڵاتی ئەم عیلاقەتە کۆمەڵاتیانە زۆر جار یارمەتی دەربەوە بۆ شتە زۆر زۆر باشەکان لە ئێستادا کە ئەم پەیوەندیانە لاواز بوونەوە پێویستە چ کار بکرێت لە بەتایبەتی لەسەر کۆمەلگای مەدەنی ڕێکخراوە کۆمەلگانی مەدەنی کە بۆەوەی عیلاقەتە کۆمەڵاتیەکان جارێکی دیکە پتە بنەوە کاکی هونەر حکوومەتی هەرێم کارێکی وا بکات لەگەڵ سەفارەتەکانە لەگەڵ وڵاتەکانە ڕێکی تێکەڵایی بکات تیجارەت دوێنێ بۆ کوردستان سەرمای کوردستانە بووەوە و هەموو خەڵکیژی سوادەی لێکا و فەقیرۆژاری سوادەی لێکا و یارمەتی گەنجان بە پرۆژەی چکۆلە بکەنە و واش لێکە حکوومەتی سوادەی لێکا و مەدەنەکەشی سوادەی لێکە هەم پارەژ بە حکوومەتە گەڕێتەوە زۆر باشاگەر حکوومەت جێبەجێ بکات بەڵێ کاکی شاڵاوە پێت وایە هۆکارە ئابوووریەکان نەبوونی دەرفەتی کار یەکێک بێ لە هۆکارە ئەساسیەکانی لاوازبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکان کاک شاڵاو لە هەولێرەوە بەڵێ بەڕاستی ئێمە بەنسبەت کێشەیەک بەجاریمان کردووە هەڵە و سەر بە بەرنامەکەتانەوە نییە بەرنامەکەتانە سەر و کێشانە نییە بەڵام بە داوای وردنەوە لیتاقەی ئێمە فۆرمی ئێمە مادەی سەپشنمان کردووە کەرکووکە کۆبوونمان هەتا ئێستا بۆ دەرناکەن لە مستەودەعی کەوەرگۆسێک هەتا ئێستا بۆمان دەرناکەن دەڵێن کەسی ئێوە فۆرمی بایعەکان کەرکوو چییە بەڵێ کاک شاڵاو ئەم بەرنامەی ئێوەیە بەرنامە ئێوە یاکرێت گلە گوازندەکانی خۆت بە کورتی دەستنیشان بکە بە تایبەتی فەرموو
بەڵێ بەمستت بەس کۆبوونا ئەمە کێشەکەمان بە کۆبوونا سەر بە مستەودای کەوتگۆستێک کەسی بۆ موسری دەریەکەن و بۆ عەرەبەکان دەریەکەن و بەس ئێمە کوردین و ئاوارەی کەرکووکی مۆوان دەرناکەن. بەڵێ هیوادارین جێگە پەیوەندی دەرەکان جێ لە سەرنجەکانی جەنابەت بێ. بەڵێ لەسەر بابەتێکە فەرموو. بابەتەکە بابەتێکی زۆر تاکە دەستخۆشتان لێ دەکەم و سوپاس کەبینیشتم نییە. سپاس هونەر لە شاری سلێمانی شاڵا و لە هەولێرەوە. سپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش. لاوازیە پەیوەندیان جڤاکی باشی و خراپیێنێ تەماشەوانە نێجا هەون دەکارن لەسەر بابەتی لە باژارێ دووکە و لاولێرێ بە ڕێ هەژمارە تەلەفۆنێن کۆڕێک تێلێکۆم پەیوەندی دنەوە بەرنامەکەین ئەم ژێکی دەخزماتە وەرگرتنا سەرنجێن وەداینە ناژێک بۆ جادا کوردستانی و سەرنجێن خەڵکی فەرمونون. مشتیام و بەرێدۆ ینی عادەتت بەرێ خوشتر مشینکە بەرێدۆ تێلەفۆن نەبوون تشتە تووسا نەبوون عالەمێ پتر دوو بەوە یاری پێک و هەبوو ینی هەواڵینیەوە بۆشتر بوو وەکی نوکەشی بۆ بوو بۆ پیرمەندێک دوستێتەی ینی حتا نوکەشی تێگالۆی ودێ شوری سنۆی کاتین مەدام تو چی ڕۆژێکی خۆمەحتت کەوێ گوێ نامەدە تەلەفۆنێ بکای و چ حالە و چۆنن و خودی ئەوژیش بێ ڕەحمیە ئەکان سۆنێ ڕەحمی بچیت یەک و دوو ببینیت و گەلێ بەوە بیت و ڕۆ بنوڕینن چێترە خودمون هاي ديفتو له خود شيتن جفاكي ما يبادل بوي زماني يبادل بوي هاي كويكي خو خودي بيقوي عن الدنيا برحم بيكي بالي نعم راستي يعني بالي قالك خالكي حش يعني مروبات كرو خابصيت كر بيقوي بس انا ما انت حش خابصي ابينا كان خودش برحمياش تظل خودم رواني بري باشتر بيده باشتر يوجي يعني خالكي قصر قندوز يو مثلا پتر تعارفه کودت کرو پتر رویدیو دی کودت کرو بگه خالقی مثلا برای پتریته بازار و مثلا از دیر مروه خاکفتم مروه مدیر میکفتو یعنی برای باشتر بید بگم. بله و پیوندین دو که متماشاوان نجات اکیل سران دید کنن کو بری یا نها لنها باشتر پیوندین کمالاتی هبون. بله هر وها لسر توری کمالاتی آرام احمد صابر علی پیشکوتنی تکنولوژیا بگیج بارکانه و خواستی واقعی او سردمش او هو کارن هر وها محمد حريري عليه وبستبوني خليكي بدنيا وإما دريج بي بشت جي خستني سيلي رحم هلا سر ما ببت تماشاوان نجا علي له ليره ومحمد لسوران لقل معنا كايك علي له ليره واي ورد باش كايك علي الو كايك محمد لسوران كايك محمد ورا باش الو ايواره باش لەسەر بابەتی ئێمەکەر جەنابەت ناونیشانەکە ببینی سەرنجەکانی چییە فەرمۆن بەڵێ وڵی دەبینم خەڵکانێک پەیوەندی دەکەن لە بەرنامەکانی بەڕێستان بەڵێ بەرنامە لەسەر تەوەرێکە ئەوان باسی تەوەرێکیکەن و بۆ برادرە تازە باسی بیتاقی ئەرزاقی کرد بەنسبەت پەیوەندی کۆمەڵایەتی یعنی هەندێک هۆکاری هەیە کە خەڵک لێکترازایە یەک لەو هۆکارانە دەبینی خەڵک باری گوزەرانی زۆر باش بووە باری گوزەرانی باش بووە لەبەر ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتی دەپسرێ ئەنی لەباتی زیاتر هاتشو یەکتری بکەن و زیاتر پەیوەندیان ببی بەڵام بەداخەوە ینی پەیوەندیەکان بەرەو پسران دەڕۆن وەکو دەوڵەتەکانی ئەوروپا ینی زیاتر لێکترازان ئەوە دەبی و هۆی کارێک کەش هەیە ینی هۆکاری لاوازبوونی ئاینی ئاینیش تەسیر دەکات. بەڵێ مامۆستا هاوکار لە شاری سلێمانی هاوڕێ بەردەوامی بەرنامە بەخێر بێ مامۆستا. زۆر سوپاس چاوەکەمی کاکە هاکارجیان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. سوپاس لەسەر تەوەری ئەمڕۆمان تێبینیەکانت چییە؟ بەڵێ وڵی کاکە هاکارجیان دەستخۆشی لێ یەکەم سەرەتا بۆ بەرنامەکەت من وەکو تێبینی خۆم پێم وایە کە سروشتی مرۆڤ وایە کە ناتوانێت بەڕاستی بە تەنها بژی و هەموو پێداویستەکانی خۆی و با بڵێن ڕۆژانەی دابین کابڵکو بە هاوکاری و یارمەتی دەوروبەری نەبێ. طبعا ئەگەر بشمانێ ئێستا باز لە پەیوەندی کۆمەڵایەتەکان بکەین بەڕاستی دەبینین پەیوەندی کۆمەڵایەتەکان ڕوو لە کاڵبوونەوە دەکات و کەم بۆتەوانێ. هۆکارە ئاساسیەکان ئەکرێ هۆکارە ئاساسیەکان زۆر هۆکارانە بەڵام هۆکارە ئاساسیەکان چییە؟ ببوورە ئەگەر کاتم بێ مەجالم بێ هۆکاریش باز دەکەم و بەڵێکرد بە کورتی. بەڵێ من پێشەوەی هۆکار و چارەسەرەکەت پێ بڵێن بابەتێکم خوێندەوانێ لە ئەنتەرنێت پیاوێک دەڵێ ڕۆژیشان کوڕێکی گەنجم بینی لە بازارڕ پێوتم خاڵ و گیان چۆنی خاڵۆژن چۆنە ئەڵێ مش پێم وتی تۆ چێ من تۆ ناناسم چۆن وا تۆ من دەناسی دەڵێ وتی دەی باشە من خوشکەزای تۆم دەڵێ وتی وەڵڵاهی سا من تۆم نەناسی دەڵێ خاڵی گیان تۆ کە هاتو چۆمانەکەیت بەچی من دەناسی
بەڵێ جا بەڕاستی کەواتە ینی هۆکارەکان زۆرن چارەسەری شەروەها زۆرە کاکە هاکارگیان پێم وایە چارەسەر ئەوەی کە مرۆڤ پێویستە ینی ئەو خودی تاکەکان لە خۆیان و دەست پێ بکەن و هەروەها تۆزێ با بڵێن هەست بە لێپرسینەوە بکەن هەست بەوە بکەن کە ئینسان خزمی هەبێ بێ سەردانی بکە ئینسان بە سەردانی جوانە هەستکردن بە مەسئولیت پێم وایە چارەسەر ینی خاڵێکی تر بۆ چارەسەر ئەوەیە کەناڵەکانی ڕاگەیاندن هەر حەقی وایە ینی پێویستە لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن بەرنامەی تایبەتیان هەبێ لەسەر ئەو وارە هۆکار گەلێک زۆرە کاکە هەکارگیان پێم وایە هۆکارەکان گەلێ زۆر یەکێک لەو هۆکارانە کە بە گرنگی دادەزانم بریتە لە باوەڕی ئیمان بەڵێ مامۆستا دیارە خەڵکێکی زۆر لەسەر پەیوەندیە تێبینیەکانت گەشتن دەستخۆش بن سوپاس پەیوەندێکت ئێوارە باش بەڵێ هیوامان لەگەلە لە شاری سلێمانی کاکیوە ئێوارەت باش کاکیوە بەڵێ دیارە پەیوەندی کاکیوە پچرا مامۆستا حەسەن لە هەولێرەوە مامۆستا ئێوارەت باش بەنسبەت ئیدارەی هەولێرێ مەسەن لە نزبەی ڕقابیەکان ڕقابی ئەگەر لە هەموو لایەکێ بیتن لە لای ئەوەی مەسەلەن ڕقابەی شارەوانی ڕقابەی مامۆستا حەسەن لە هەولێرەوە مامۆستایکە جێ لە ئێمە بێ بابەتی ئێمە تایبەتە لەسەر لاوازی پەیوەندیە کۆمەڵاتیەکان باشی خۆراپیەکانی یەکە تایبەت لەسەر بابەتێکی قسە بکەیت تکایە فەرموو کۆمەڵایەتێکی لەوەیە کە ئەسڵ ڕقابەتە بیتن لەسەر هەموو شتێکی پەیوەند لەبەر چ ئەوە دەبیتن کۆمەڵایەتی ئەوە دەبیتن ئەگەر ڕقابە نێبیتن لەسەر کۆمەڵایەتی ئەوەی دەبیتن بەڵێ کاکیوامان لە شاری سلێمانی کاکیوە ئێوارەت باش کاکیوە لە کۆمەلگای تا ئێستا گەرانتی کۆمەڵاتی زەمانی اجتیماعی ئەم زەمانی اجتیماعی تا چەند تەسیل لەسەرەوە کە کۆمەلگا هەمووی بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆی بەردەوام لە کاردا بێ و پەیوەندی کۆمەڵاتەکان لەبیر بچێتەوە ئەوەندە کات نەبێ سەردانی نزیکەکان و هاوڕەکانی بکە وڵی کاگەیان بۆ چەند خاڵێک گەڕێتەوەوانە یەکەمیان ئەوەیە کە بژێوی ژیانوا لە ئینسان کردووە کە سەی نەپەرچێتەوەی کە نەک سەردانی خزم کە سوکاریکە بەڵکو لەما شوخی خۆشە بتوان کاتێکی ئاوا ئارامی ساحەتی تیاکە من بۆ چەند هەوکارێکی گەڕێمەوە ئەو هۆکارانەی کە هەن کە وای کردووە کە کەسایەتی نامێنێ و هاچۆ نامێنێ یەکەم ئەو ڕەوەندانەی کە لە ئەوروپاوان لێ هەڵسوکەوتیان کردو ئەوان لەو ڕێز خۆشەویستیم هەیە بۆیان لێ ژیاون ئەوان لێ لە ئەوروپی ئەو خۆشەویستی ئەو هاچۆی لەناو ئەوروپی هەیە کەمە بەرامبەر بە کوردستانە ئەوانیش کوردەکانی مەش ئەو شێوازی ئەوان هەڵگرتۆکەیەنەوانێ ئەو شێوازە تەطبیقەکان کە ئەوە بێ کە هاچۆ کەم بێتەوە یان ڕەحم نەمێنێ مەسەلەی خولای خۆمان هەیە ئەگەر شیاڵ ببیڵێ مەڵێن ئای ئەوروپایان فاتبێتەوە نەویتر ڕەحمیانتیان نەماوە و تۆزێک سۆزیان بەرابەر کەس نەماوە دووەمیشیان ئەگەرێتەوە بۆی کە ناحیە دینیەکە ناحیە دینەکەی واشی کردووە کە خەڵک تۆزێک ئەوە بکاکە دی دوور بێت بەسەرگە کوڕی خاڵی بێت یان کوڕیمانی بێت ئەڵێ هەموو نزیکبوونەوەیەک لە ئەنجامە دوورکەوتنێکی بەدواوە بێت دڵێشانێکی بەدواوە بێت خەڵک دەڵێ دوور و دۆستەکە باشترەوەی کە من زۆر دەکەڵی ئەم کەسە بم و ئەم کوڕە خاڵی ئەم کوڕەمەڵە بم لە دوای شاری جابمە بێتە ناخۆشی بسڕانشی کۆتایی ئەمە خاڵەکانیانە بەڵێ کاکیوە لە شاری سلێمانی مامۆستا حەسەن لە هەولێرەوە سوپاس پەیوەندەکانتان ئێوارتان باش سەرهەنگمان لەگەلە لە شاری سلێمانی کاک سەرهەنگ کاک فەرهەنگ ئێوارە باش ئێوارە باش کاگەکار سوپاس لەسەر بابەتی ئێمە ئەگەر جەنابەت تێبینیە بفەرموو والله لەسەر بابەتەکە برادران زۆر تێبینیایی خۆیان وت من یەکدوو تێبینی جیاوازم هەیە یەکێ لەو تێبینیانە خاڵێکیان ئەوەیە کە زیادبوونی فراوانی پێگەی جوغرافی لە هەرێمەکانە و زۆربوونی ڕێژەی دانیشتوان ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ نمونە تۆ لە ناوچێکەوە چە ناوچەیەکی تر کە مەوداکەی دوورە ڕێگەکەی دوورە ئەمە خاڵێکی جەوهەریە و زائیدەن بژێوی ژیان کە برادران تەوزیفێکی جوانیانە بزەبت ئەوە هۆکارێکی سەرەکیە لەسەر لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتی کە بەڕادیسا چ پیا و چ ژن هەمووی سەرقاڵە بە ئیشوکاری تایبەتی خۆیەوە و بە ئیشوکاری بژێوی ژیانی خۆیەوە و من زیاتر ئەو خاڵانە ئەخەمە ڕوو زۆربوونی تەکنەلۆژیا کە تۆ پەیوەندی تەلەفۆنی ئیمێڵ و زائیدەن دوورکەوتنەوەی کۆمەڵە کەس بۆ دەروی وڵات کە ئەمەش دەبێتە هۆکارێکی تر بۆ لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتی بەڵێ ئەردەنامان لەگەلە لە شاری هەولێر کاک ئەردەڵان ئێوارە باش
کەوارە باش بەڕێزم تا چەند گرنگە لە ناو کۆمەلگادا پەیوەندیەکی پتە لە نێو کۆمەلگادا بێ ئەم پەیوەندیە پتەوە چی بەرهەم دێنێ بۆ کۆمەلگا؟ وڵە بەڕای من ئەوە دیاردەیەکی جیهانیە لاوازبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکان پێم وایە یەک لە خاڵە لاوازەکانی پێشکەوتی تەکنەلۆژیا ئەوەیە کەەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بێهێز دەکاتن لە هەموو دنیاش کاتێک تەکنەلۆژیا پێش دەکەوێت لە مەجای ئینتەرنێتە تەلەفۆنات یان هەر بوارێکی تری ژیان دەگرێتە خۆی تر ئینسانەکان وابەستەی پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا و بەکارهێنانەکانی دەبن خۆم پێم وایە هەڵەیە گەر بێت و لاوازبوونی پەیوەندیەکان تەنها بگەڕێنینەوە بۆ خراپی بارودۆخی دارایی خەڵک چکە پێم وایە لە ئێستادا بارودۆخی دارایی خەڵک پێشکەوتووە لە 4 ساڵانی زووتر بەڵکو دەتوانین بڵێن خراپی یان لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان دەگەڕێتەوە بۆ سەردەمانێکی با بڵێم دوورتر بۆ ساڵانی نەهامەتی و برسێتی و قات و قڕی ساڵانی 94 و 95 ئەوانە هەتا مەسەلەی شەڕی ناوەخۆ و خراپی بەکارهێنانی حیزبایەتی و زۆرتر کاریگەری لەسەر ئەو بابەتە هەبووە. بەڵێ سەرهەنگی لە شاری سلێمانی ئەردەلان لە هەولێرەوە سوپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش هەروە حەسەن لە سەی ساق کاک حەسەن ئێوارەت باش هەموو کات برام ئەکە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکێ بە باشتر خزمەتی بەڕێز بکەم لە خزمەتان بەڵێ فەرموو بنامەکانی لاوازی کۆمەڵاتی لە ناو کۆمەلگای کوردستانیدا جەناب بچە گەێنیتەوە بە تایبەتی بە دیاری کراوی برای خۆم بۆ سێ هێڵی سەرەکی و سێڵە سەرەکیش چەند خاڵێکی لێ بێتەوە بە بڕوای من هێڵێکیانەوەی شوێنی نیشتەجێبوون دیارە لە پێشنی خەڵکی خۆمانە وڵاتانی خۆمانە شوێنی نیشتەجێبوونیان فراوان بووە کراوە کە خەڵک میوانێک بە ڕێژەیەک جێگە هەبێ ئێستا خۆتە زانی شوێنی نیشتەجێبوونی زۆربەی هاوڵاتیان تەنگە لانیەکی پێوە دیارەوە خاڵێکی تر ئەحزاب یعنی تەنگەژەی نێوان حیزبەکان وای کردو تەنانەت لە نێوان براو کە سوکارە ببێتە هۆی دابڕان ئەمەش خاڵێکی تریش متمانەی ڕەوشتی بە قەناعەتی من ئەم سێ هێڵە هەر یەک لە ئەم سێ هێڵە دیارە خاڵی تری لێ بێتەوە خاڵێکی تریش نەبوونی قەناعەت هەر کەس دێمە ئێستا ململانی لەسەرەوەیە زیاتر پێش بکەوێت لە ڕووی مادیوە ئەوەش خاڵێکە کە ناتوانێت فریاب بکەوێت دیارە لەگەڵ زمانە ئەو پێش بڕکێ بکە خاڵێکی تریشمان پێشکەوتنی تەکنۆلۆژیایە ئەبێ بە بەدیل بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان. بەڵێ عەبدولمەناف لە دیالە کاک عەبدولمەناف ئێوارەت باشە لە هەر شوێنێکە کە حەزبی سیاسی و ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی ئیشیان ئەوەیە کە ئیش لەسەرەوە بکەن کۆمەلگا پێش بخەن کۆمەلگا وا لێ بکەن باڕاستەیەک بیبن کە ئەم کۆمەلگایە زیاتر هەست بە ماف و ئەرک بکە لە وڵاتی خۆیان زیاتر عیلاقاتێکی کۆمەڵەتی فراوانتر هەبێ ئایا ڕێکخراوە سیاسی و کۆمەلگای مەدەنی کوردستان ڕۆلیان چی هەبووە لەسەر پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان؟ عەبدولمەناف بەڵێ فەرموو بقوربان بەخێرات نێت جەنابتەکەم سپاس تۆش بەخێر بێت سپاس دەکەم عەزیز مەمنونم بەڵێ لەسەر پرسیاری ئەمە کە جەنابت جێ لێ بێ بەڵێ جێم لێ مەمنون سپاس دەکەم لەسەر بابەتی ئێمە تێبینیەکانت چییە پێویستە چی بکرێت بۆەوەی پەیوەندی کۆمەڵاتیەکان پتەوە بێتەوە بەڵێ بەڵێ خزم و کەس ئەوە مشاکلنیشی ژیانەکە ڕۆژی بۆ ڕۆژی منیش خزماتی ئەوەیە بەڵێ مشاکل عائلە و ژنە و کەس خۆی بە کەس نادە و ئەو خۆ لە سەردەنا فەرز دەکەم خۆ لە سەردەنا فەرز یعنی مەرحەباکە بۆی عیب نەبی ژن بە ژنێ مەرحەبا نەکەمش مەرحەبات ناکەم بەڵێ حەسەن لە سەیسایق عەبدولمەناف لە دیالە سپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش هەر لەسەر هەمان بابەت هەردیمان لەگەلە لە شاری هەولێر سیروان لە شاری سلێمانی ئێوارەتان باش شکایەکی هەردی لە تۆ دەست پێکەین وەکو پێشتر پرسیارمان کرد ئایا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی حەزبە سیاسیەکان کە ئەرکیان ئەوەیە ئیش لەسەر بەرەو پێشبردننی کۆمەلگا و ڕۆشنبیرکردنی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بن لە کوردستانە تا چەند ئیش لەسەر ئەمە کراوە؟ بەڵێ شەرتەش خوشتەوەرەکە و لێکەم بەس وەکو بەتێبینی بخەین يعني هەموو ئەو ڕێکخراوانێکەوە هەوڵی ئەوەیان داوە پەیوەندی کۆمەڵاتیەکان ڕێک بخەن هەوڵەکانیان شلۆردار بووە بەڕاستی لەبەرەوەی هەم لەوەیە ئاسر ڕۆژاوی خەڵکیما کە ئەوە ئاستی و شەریکات لە کوردستان بەگشتی نەگەژیتەوە ئاسایکەوە ئەگەر خۆی پێگان پەیوەندی کۆمەڵاتیەکان پەیوەندیەکانی تر وەکو یەک مامەڵە بکە
قابل يعني لهم فرق راوكان فاكانش حاولوا بدنا نخوان روشني بكان لاني فكري لاني روشني هم ما بتكان جان زاد الدور أول بدري كوافي عندي شيء باس بكم هذا بدري شو هذا عندي كمالات كان بتوه بإذن نبي أو فرق عقار شغلة برا يعني المقارنة بكين عندي كمالات كاني ناف شعر لقل بهذا كان هذا سر كان بهذا كان عندي كمالات زود بيسلو كنا شعر كان ودبر أوي خلشي ياتي مثلا خلش كما والجهات ناقل تجري تأثير المادي وابتانا وبرو فتعتبوني يعني كمالاتيش نهرة بس خلك أو خلكي بشكل عام يعني بشكل عام تمشار بينك من بشهادة السادسات أو خلكي لشارة ذات التوشي فشاري دروني وفشاري يعني عابوري وفشاري لأن جنائيش ده بيتنهي أو براسي دور تأثيرات زورة. بله كاك سیروان لشهر سلیمانی كاك سیروان بگومان لهم کمالگای جیاوازی کمالاتی او جیاوازی کمالاتی لنا کمالگای کردستانی ده تا چند تأثیر یه کردو که پیوندی کمالاتی کم برای لوازبن با. والله بالنسبة كاروباري بلين كمالاتي وشش كمالاتي أنا براسي من يجرموا بحكمت يجرموا بحكمت يعني تماشاكي لكمالجاي أمر لكمالجاي كردية شيء كمالاتي بدرسي عشرتك أمر عشرتك حكمت كتشجيري لك عشرتك ذليلك أو شيء كمالاتي له دروس بك كم عشرة ذليل بيتو كوالموجة كشيء كمالاتي كيو ضلي ببخا كل اجتماعنا خوش نبيه نموني شيء بسيط أبوي مو كان على كي خوش تانو باسي أو ديار ذكرى يشيك لكسكاني عشيرتي ميراو دليك ومصاباي زينا وستاد زنداني كويا جيرودي عشيرتك حكومتك في جيري لو عشيرتك أو بيعوي ذلك دو معويك صعبة أو بيعوار لجانا رجل رجال شقدار نبو بلكو هر مع مصابو مع مصابو خوبا خجوا لباتي أوي خلات كريه قيادي كردي حسا ناردويا نبو بغا بله كاك سیروان لچاچه برنامه که كاك هردی لولیره و كاك سیروان لشهر سلیمانی سپاس پیوندکان تانی وارتان باش دوای امنا برا لسر همان بابت لخدمتی و دابینه و فرمون بله تماشاوان نجا هل سرمان بابت باوان مصطفى علي سرقالبوني خلق بجيانا و بقناعتيش بله اما هر دوك اكتا هوكار بلاوازبوني پیونده کمالاتی کان لسرمان بابت مریوان لشهر سلیمانی گجبین لحالبچه شهیدوان ایوارتان باش كاك سيوان لتو دس بيكن لشهر سليمانية و او اكيد رجال پیونده كاني پیشتر بن كشان هوكارك دس نشان كرا بو چون يتي لوازبوني پیونده کمالاتي كان سرنج چي لسر قسكانيان سرتا من دسخوشي لبرنامج تانكم سپاس وبرنامج جواني كهتانا من زور سواف تانكم براسي برنامجي جوان تان هي تبارد دا تورقش كومالجاي إما برنامجي أوروبي خريكة يعني زالة ببصر معنا إما كوكو مسلمانك أو هاتو سوبي ونديك همانا وخريكة نامينة إذا إما كوكو مسلمانك بيويسا هنيك من باهويش إزباتيو باهوي تنشتكوا يعني خريكة قينة بلاتي دروسة بيلا بين معنا زمن بيوم خوخة كأمانة منيت إما هروكم مسلمان دائما هاتو تشوفي من ديكان ما بتوتر بيت بله گەشبین لە هەڵەبجەوە زۆر جار داوترێت لە کۆمەلگای مەدا پێویستە گەشە بە پەیوەندی و پەیوەندی کۆمەڵاتیەکان بدرێت ئایا ئەو شێوازە ئان ئەو هۆکارە ئەو ڕێیانە کە پێویستە لە بەرچاو بکرێت بۆ چینێتی گەشەکردنەوە پەیوەندیانە چونن بەڵێ ئێوەستان باش دەستخۆشی بەناوەکەتان لێ یەکەم بەڕاستی ئەتوانم بڵێم هۆکاری نەمانی پەیوەندی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی ئێمەیە ئەوەیە کە هەمومان باوشمان بە ژیانە کردووە قەنەعەت نەماوە جاران کەسێک لەبەر شایەکدا ئەنیش شکرانە بژێر بوو بەڵام ئێستا لەبەر سپێتێکیشدا ئەنیشە شکرانە بژێر نییە بەهۆی ئەوەی کە دانیشتوان زۆر بووە و ئەتوانین بڵێن هەمووی مەشخەڵەتە پرسیارێکی لە هەر کەس ئەڵێ بۆ نمونە سەردار بە ناکێڵێن مەجاالم نیە ئێمە جار بۆ نەماوە لەبەرەوەی کات بەفی ڕۆین کات هەیە تا 12 ڕاخەوێت دوای کاڵە مەجاالم نیە بۆ تا 12 خەوی
ینی لێرەیە ئەتوانم بڵێن سەبەب و هۆکار کات بە فیڕۆدانە ینی لەم ماوەی پێشەوە من هەواڵێکم بیست لە یەکێک لە شارەکان یاریمی کوردستانە پیاوێک مردە بوو پیاوێکی پیر تا بۆ گەنی نەکرد بۆ کەس پێی نەزانی بوو ینی دراوسێ نەناتێ ینی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کە پێشتر هەبووە لە هەرێمی کوردستانە ینی لە ناو کووردا بەڕاستی شتێکی زۆر جوان بووە بەڵام ئێستا بەس تا نەخۆش نەکەوی نایەن بۆ لەو تا ناخۆشیێک و نەبێ سەردان ناکەن ینی بەڕاستی پەیوەندیە کۆمەڵایەتەکان زۆر لاواز بووە ئەتوانم بڵێم ینی سەبەب و هۆکار زۆرن بەڵام ئەگەر بتوانین هەوڵ بین ئەوە چاک بکەینەوە باوک ئەوروپامان لێنەیە کە مناڵ دایک و باوکی خۆی نەناسێت. بەڵێ سەیوان لە شاری سلێمانی گەژمی لاوڵات سوپاس پێندەکانتان ێوارەتەمە لەسەر هەمان بابەت فەرهاد لە هەولێرەوە هەروە داغان لە حاجیەوە کاک فەرهاد ێوارەت باش. کاک فەرهاد تا چەند گرنگە کەسەکانی شتاکیەکانی کۆمەلگاش خەوان ئیرادەیەکی پتەوی بەهێز بن بۆ ئەوەی هەموو کێشەکان بدەنە لایەکەوە بۆی جارێکی دیکە پەیوەندە کۆمەڵاتیەکان لە ناو کۆمەلگای ئێمەدا پتەو بێتەوە. بڵێ بەڵێ بەڕاستی دەستخۆشی بەرنامەکە لێژە شەبارەت بۆ قسانە بەداخەوە دیارە پەیوەندەکەی کاک فەرهاد پشتڕای وەدارین بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە. داغان لە حاجیەوە کاین داغان ێوارە باش. ئێوارتان باش باخان خان بەخێر بیت خۆشی سپاسمەوە لەسەر تەوەرەی بەرنامەیە ئێمە فەرمۆ. بەڵێ پەیوەندی هەرە سەرەکی بۆ لاوازبوونی بواری کۆمەڵاتی بۆ دەگەڕێتەوە کەسی لێ ڕەحم نەماوە ئەمە زۆربەی هەرە زۆری ئێستاش کە پەیوەندی دەکەن هەرە سەرەکی ئەم بابەتە کە بەجاربان تەلەفۆنیان تۆ کوردیا باری لایانی ئاینیە لایانی ئاینی ئێستا زۆر کەمە لایانی هەرە سەرەکیە ئەیە باخەن هۆی لاوازی ئەمە لایەنەت و چۆنە گەنیتەوە لە کاتێکە لە کوردستان هیچ لادێک نییە هیچ شارێک نییە بەدەیان مزگەوتی تیانە بێ وەزارەتی ئەوقافمان هەیە مامۆستای ئاینیمان هەیە لە هەموو زانکۆکانە کولیجێک تایبەت هەیە بە کولیجی شەریعە باشە بوو ئەم لاوازی هەیە زیاتر سری لایەنەکان کە وەڵڵای لایانی ئاینی زۆر کەمە سری بازاڕەکان دەکەی ینی زۆرەکەن ئینسانەکانیان بەڵام لایانی ئاینی کەمە بۆیە لایانی ئاینی هەرە سەرەکیە بۆ لاوازبوونی باری کۆمەڵایەتی سەیری زۆربەی مزگەوتەکانیشەکەی وایە لە کوردستاندا مزگەوتی زۆر دروست کراون بەڵام زیاتر هیچی ئەمە بۆوانەی نییە ئەسێ هیچی لایانی ئاینی تەواو نییە لایانی ئاینی بارێک یەکێکە هەرە سەرەکیەکانی کە بۆ تەوبوونی باری ئابووری دەگەڕێتەوە. بەڵێ باخان لە حاجیەوە کاک فەرهاد لە هەولێرەوە سوپاس پەیوەندەکانتان ێوارەتان باش هەروەها عومەر لە شاری سلێمانی کاک عومەر ێوارەت باش. سەرچاوانم ێوارەی جەنابیش باش. کەیوانیشمان لەگەلە کاک کەیوان لە چومانەوە. بڵێ ێوارەت باش کاک کەیوان. ئێوارە باش زۆر سپاس. سپاس بۆ جەنابیشت کاکی عومەر لە تۆ دەست پێکەین ئایا ڕوولی خێزان چییە لە چونیەتی پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان بە تایبەتی؟ بەڵێ وەڵا لە ڕاستیە ڕۆڵی خێزان بەڕای من ئەوەیە کە یعنی هەستێ با بڵین داوا بکە بە پتەوکردنی ئەو پەیوەندیە بەڵام لە ئەساسە ینی عفونکە من ئەگەڕێمە بۆ ئەوەی کە ینی بۆ کەم بۆتەوە بۆ پەیوەندی نەماوە ئەیگەڕێنمەوە بۆ بڵێن حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمێ ڕۆژێ دێ کە نیشانەیەکی ئاخر زەمانە پەیوەندیە با بڵین نامێنێت واتە ئەبێ ینی ئەوە ئەمڕۆ حالیان بەدی هاتووە ئەو نیشانەیەکی ئاخر زەمانە ئەبێ هەر ببێ بەڵام ئێمە ینی ئێمە بتەوێت نەتەوێت ئێمە میلەتێکی موسڵمانین ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان میلەتێکی موسڵمانە هەرێکۆ بۆ خۆی بڵین خۆی بە موسڵمان ئەزانێ بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی یەک ئامۆژگاری ئەو خەڵکەکە سیرەکەی لە هەمان کاتە خۆشی جێبەجێ ناکا بڵین لەسەر ئەو پەیوەندیە زۆر سپاسانەکە. سپاس بۆ جەنابیشت کاک کەیوان لە چومانەوە تێبینیەکانت لەسەر قسەکانی کاک عومەر چییە لە سلێمانی فەرمۆ؟ بەڵێ کاکە لە ڕاستیدا هەڵۆشانەوەی مەسەن پەیوەندی کۆمەڵگان نەمانێ و عیلاقاتی اجتیماعی ئێستاکەنێ لەناو کۆمەڵگەی کوردی وەگشتی هەموو دەگەڕێتەوە کێشەڵ ئیسلام و ئەوەی کە باز دەکەنەوە شتانە تەمان نییە سەبەبی ڕئیسەکەی سیستەمی سەرمایه‌داری ئیستیفادەی سوودی وی لەوەیە هەڵۆشانەوەی کۆمەڵگا
نهێشتنی ڕۆعی مەسەن هاریکاری ئینسانەکان ئەو کاتێک کە هاریکاری لە ناو کۆمەڵگادا نەما مەسەڵێن ئەوە ئیسفادەی سیستەمە ئەگەر بگەڕینەوە مەسەن بۆ پێشوو مەسەڵێن لە سەرەتای مەسەن ژیانی هاریکاری زۆر بوو کە هاریکاری هەبوو سیستەم ئەو سیستەمی سەرمایه‌داری ئەوەندە کاریگەری نەبوو لەسەر کۆمەڵگا بەڵام ئەوڕۆ دەبینین سیستم دەیەوێت ئەو علاقات اجتماعی و هەتا دیران بۆ دیرانی مەسەن دەبینین لە جەژنەکان لە مناسبەکان لە تازیەکان مەسەن هەر کورد دەکرێتەوە بۆ ئەوی هەموو شتێک ئێستاکان دەبینین بوتە تەلەفۆن سیستەمەوەی کردووە سیستم کەوە نەکات ینی تەمەنی درێژ نابێت کەواتە بۆ ئەوەی مانەوەی ئیدامەدان بە تەمەنی خۆی ئەو عیلاقاتانە وە دەکات وردە لەناو کۆمەڵگایدا نەهێڵێت کەواتە هەمووی سەبەبی ڕئیسەکەی دەسەڵات و سیستەمە. بەڵێ کاکەیوان لە چمانەوە سەرنجەکانت گەیشتن هەروە عومەر لە سلێمانی و سوپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش دیسان سەر هەمان بابەت تەماشەوانە نێژا ئەحمەدمان لەگەلە لە کەلارەوە کاک ئەحمەد ئێوارەت باش. هەمووی کاتێکت ئەحواڵە چۆنە برای بەڕێزم سپاس بەخێر بێت هەروەها ژوان لە هەولێرەوە ئەم کاتەوە باش سان لە هەولێرەوە هەموو کاتێک بەخێر بێت کاک ئەحمەد لە تۆ دەست پێکەین ئەو هوکارانەی کە پێشتر دەستنیشان کراوە بۆ لاوازبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکان تو چۆن لێکە دەیتەوە؟ وڵی من یەکەم شت بۆ تموح دەیگەڕێنەوە تموحەکە زۆر بووە و دوای ئەوەیش هەمووی ئێستا ڕاکەیە بڵێ واڕین بۆ سەردانی خزمێکم یا کەسی و کارێکیان ئەوەیە وڵای مەجارم نییە بەخوا مەشغوڵم بەخوا ئیشم هەیە مەجارم نییە ئەوە مەسەلەی ئەوەیە کە تەموحەکەیە ئەمڕۆ تەموحەکەیە ئەم زیاتر ئەم ئامێری موبایلێشە تۆزی هاتوشۆی کەمەوە کردوەوە نەک تۆ لە زۆرش بگرا لەبەر ئەوەی کابرا لەوانەیە تەعزیەکی بیان کەسێکی لە شوێنێکی دوورەوە مردووە بە تەلەفۆنێک سەرخۆشی دێت دەگەڵ ناچێت سەردانی بکات و هەم محیبەت و خۆشەویستێک دروست بێت و پەیوەندێکی زیاتر دروست بێت لە بینیانە. ئیمڕۆ من ئەوە کارێک گەڕێمە بۆ ئەوەی زۆری ئەم ئامێرانە ئەم جاران خەڵک لە گوندەکانە دانیش کەوا تەلەڤیزیۆن و ئەم سەد لایتۆم شتان نەبوو هەر شوێ کۆمەڵێک لە ماڵی خڕەبوون و دەمەتەقی و گاڵتە و گەپ و سوحبەتی خۆیان دەکرد و ئەوە زیاتر پەیوەندی کۆمەڵاتی دروست دەکرد بەڵام ئێستا گەوبوونی ئەم سەد لایت و تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و کۆمەڵی ئامێری تەکنۆلۆژیای ئەم پێشکەوتوو خەڵکەوەنە تاقەتی دەمەتەقی و سەردانی خزم و کەسوکاری نەماوە و کەم ڕەحمی دروست بووە کەم ڕەحمی دروست بووە. بەڵێ وان لە هەولێرەوە تا چەند ئەو تەکنۆلۆژیای زانیاری بە تایبەتی کاریگەری هەبووە لەسەر کۆمەڵگاکەی ئێمە لە ڕووی پۆزتیڤ و لە ڕووی نێگەتیڤ بە تایبەتی لەناو کۆمەڵگای کوردەواریدا بەڵێ. بەڵێجان کاکە دەزانی من هەست دەکەم بەهۆی ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیانە زیاتر پەیوەندەکە فراوانتر بە نەک لە بری ئەوەی کە کەمتر بوو بێتەوە بۆ نمونە من لە بری ئەوەی کە تۆ ئیش و کارت هەیە منیش هەمان ئیش و کارم هەیە لە بری ئەوەی کە بێم لە کاتت بگرم یان شتێ بکەم لە خەڵکی دەدەقە 5 دقیقە لە هەواڵ تەپرسم و دەنگ و باس و ئیش و کار و هەواڵی تێشدامەوە بەسەرکردنەوەی کە دوم شتیشە لە ڕێگەی وەڵا من هەست دەکەم فراوانتریش بۆ ئەسڵەن پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهۆی ئەم ئامێری تەکنۆلۆژیانە کە چەند پێشکەوتوو و پەیوەندەکە زیاتر پێشکەوتوو چۆن پێشتر یعنی لە زمانی کۆن و وەک باز دەکرێت کە تەنها خزمایەتی و سەردان و شتە تەنها لە نێوان کەسانی تەربعاشیرەت و یان دراوسێ و یان گوند بووە ئێستا بۆ نمونە من دەتوانم لە ڕێگەی هێلێکی ئینتەرنێتەوە سەدان برادەر بۆ خۆم بدۆزمەوە هاوڕێیان لەگەڵ بکەم ئەوەش زۆرێکە لە زۆرەکانی فراوانبوونی پەیوەندی منۆ هەست دەکەم دا ئەوە ڕێی خۆمە نازانم. بەڵێ ئەحمەد لە کەلارەوە وان لە هەولێرەوە سوپاس پێوەندەکانتان ئێوارەتان باش ئێستاش لە شاری سلێمانی بزانین خەڵک لەسەر ئەم بابەتە بۆ چوونیان چییە فەرموون. زۆر مادە زۆر تاسیری هەیە لەسەر خەڵک ئێستا بەگشتی هەتا دراوسێ خزمەتی مادەکەوای کردو کە ئەو خۆشەویست و عەتف و ڕەفاقەت و خۆشەویستیە نەمێنێت یعنی ئێستا زۆر کەس ڕووی کردوتە مادە و حتا مەنسەب و ئەمانەش تاسیری زۆرە. بەعام ئەو لاوازبوونی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە گەڕێتەوە بۆ ئەو کەسە مەسەلەن جاری وایە تو ئیشێک مەسەلەن یا نەخۆشی یا شتێکی لەو بابەتە هەیە ناگەڕێتەوە بۆەوەی کە تۆ نەچی بەلای ئەو کەسەی کە بەرامبەرتەوە بڵێ من حەز ناکەم بچم بۆ لای ئەو کەسە خۆشە ئیشێ خۆشە مشکلەی ماڵە هەیە مناڵە هەیە پەیوەندی زۆرترینی بەوە هەیە جاری واش هەیە خۆ حەزەکەی بە شتەکە بۆ ناگونجێ ئەوە گەڕێتەوە بۆ ئەوە بۆ هیچ شتێکی کە ناگەڕێتەوە باوەڕ ناکەم کەس حەز ناکات پەیوەندی کۆمەڵاتی لەگەڵ کەسا هەبێ مەگەرێکی دەرونیەن تەواو نەبێ. نەوەی ڕاستی بێ هۆکارەکەی ژەرمەوە بۆ مەشغەڵەت بۆ بەهۆی ئەو ژیانە قورسی کە ئێستا خەڵک تێکەوتووە بەعام یعنی
جاران خەڵک ژیانی شکەی هەبوو ژیانێکی ئاسوودە و ئارام و لەسەرخۆ ئێستا بە حەقیانەت کەوتوینەتە زروفێکی مادی قورسەوە نەوپەرژێتە سەر هاتوچۆ و سەردانی کەس و کار و یعنی ئەوە ئیژەرمەوە بۆ مەسەلێ ینی خەڵک فریان ناکەوێت ناتوانی پێداویستەکانی ژیانی خۆت دەستەبەرکەی تاوەکو بچی بەدەم کەسیکەوە تا سەردانی خەڵکی خزم ناسیاو بکەیت. بەڕای من زیادبوونی تەکنەلۆژیاوە ئەکا کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زیاتر کەمتر بێتەوە بەهۆی موبایل و ئینتەرنێت و تۆ زۆر جار بە تەلەفۆن قسەی لەگەڵەکەی تر تااقەتە نابێ بچی بۆ لای یان بە ئینتەرنێت قسەی لەگەڵەکەی بە کامێرەیەک ئەبینن ئەوە زیاتر ڕێگرە بێ لە کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان. هۆکاریەوە گەڕێتەوە بۆی خەڵکەکە وەکو جاران نەماوە زیاتر مەشغوڵە بە ئیش و کاری خۆیەوە جاران ئێستا وە مەشغوڵیت نەبوو بەڵام ئەوەی کەوا هەیە عیلاقەکانی لە بینی خەڵکە پچڕانەوە جاری وا هەیە برا لەگەڵ برا ئامۆزا لەگەڵ ئامۆزا جاران زووتر یەکتریان ئەبینی بەس ئێستا ناتوانن بیبینن لەبەرەوەی کە مەشغوڵیەتیان هەیە اینجا دوای ئەوەش بازەشتێکی تر هەیە خەڵکەکە لە یەکتری دوور کەوتوتەوانێ جاری وایە ئەو لە شارێکە ئەو لە شارێکە ئەو لە شوێنێکی ترە لەبەرەوە ناتوانن زیاتر یەکتری ببینن. بەڵێ لەسەر هەمان بابەت دلۆڤان محەممەد لەسەر تووڕی کومەڵاتی ئالێ من لاوازیەکان بۆ باش بوونی بژێوی خەڵک و پێشڤەچوونی تەکنۆلۆژیا دەگەڕێنەوە هەروەها محەممەد ئیبراهیم حەمیدی شەڵێ من هۆی لاوازبوون بچەند هوکارێ دەگەرمە ئەویش لە بەرهاتنی موبایل و کارکردنی زۆر بۆ دەستکەوتی ماڵ و پارە و دەرکەوتنی نەوەیەکی کە گرنگی بەم بابەتە نادا هەروەسا لەبەر لاوازبوونی عشیرەت و عشیرەتگەری ئەمەش لە پەیوەندی بەهێزەکانی کومەلگا دروست دەبێت. بەڵێ لەسەر هەمان بابەت بینەرە بەڕێزەکان شوان لە هەولێر جەوهەر لە شاری سلێمانی کاک شوان لە هەولێرەوە ئێوارە باش ئەم کاتێ باش سوپاس ئەگە دەنگی تەلەڤیزیۆنێکت کسێ بۆیە باشە خزمەتی بەڕێزت بکەم. بەڵێ بەسەر چاو کاک جەوهەر لە سلێمانی بەخێر بێت. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کار هەکارکە. سوپاس کاک شوان لە تا چەند کاک هونەر لە کامەران لەسەر تووری کومەڵاتی ئالێ فەیسبوک بە شێوەیەکی لە شێوەکان پەیوەندیە کومەڵاتیەکان توختر دەکاتەوە سەرنجەکانە لەسەرەمە چییە؟ بەڵێ سەبارەت بەم قسەیە بەڵێ من تا ڕادەیەک تاییدی دەکەم بەڵام بەشەیەکی گشتی تاییدی ناکەم چونکە بەڕاستی پەیوەندە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی ئەنتەرنێت و مۆبایل و ئەم جۆرە وەسایلانە بەڕاستی تا ڕادەیەک وای کردووەکەوە پەیوەندە کۆمەڵایەتەکان کەمتر بێتەوە. بەڵێ کاک جەوهەر لە شاری سلێمانی کاک جەوهەر ئەو تەکنۆلۆژیا پێشکەوتوی پەیوەندی بە تایبەتی لە هەرێمی کوردستان هەیە کە تا ئێستا زیاتر لە 10 کەناڵی ئاسمانی هەیە بێجگە لە چەند کۆمپانیەکی موبایل ئایا ئەمانە تا چەند دەتوانن کاریگەری باشیان هەبێت لەسەر دروستبوونی پەیوەندیەکی پتەوی کومەلگا ئەگەر بە شێوەیەکی باش و تەندروست بەکاربهێنرێت؟ من ناڵم هیچ کاریگەریان نییە بەڵام وا ئەزانم کاریگەریەکەیان بە قەناعەتی من سلبیاتی زۆرترە لە ئیجابیاتی چونکە تۆ وەختێک کە بەرامبەری شخصێک دائەنیشی جیاوازە لەوەی کە تۆ تەلەفۆنێکی بۆ بکەیت 2 دقەیە 3 دقەیان شتێکی ئاوا قسەی لەگەڵا بکەیت چونکە کە تۆ ئەچیتە لای بەلایانی کەمەوە ساعات و نیوە لە لای دائەنیشی لەبەرەوە من وا نازانم تەلەفۆن و حتا سایتی ئەنتەرنێت و قەناتی فەزایی و لەم بابەتانە جێگەی ئەو پەیوەندی کۆمەڵاتیانە ناگرێتەوە کە لە ڕابردووە هەبوون داخەوە لایانی ئابووری کارێکی زۆری کردووە چونکە شخصی وا هەیە کە خۆی ئیمکانیەتی باشە یعنی بیر لەوە ناکاتەوە لە ڕابردووە ئەم چەند بابڵێن فەقیر بووە لەبەرەوە تەماشاکەی کە خۆی ئیمکانیەتی ئێستا باش بووە کەمتر قسە لەگەڵ ئەو کەسانەیەکە کە ئیمکانیەتیان وەک ئەو نییە و ئەوانش کە یان بە جۆرێک لە جۆرەکان هەر ئەسڵ قسە لەگەڵ خەڵکا زۆر بەکەمیەکە مەگەر یەکێک مەسلحەتێکی ئابووری یان شتێکی لەو بابەتەی لەگەڵا بێ شتێکی کە باس کرد من تقریبا یەکەمە ئاخر قسەی خۆم. بەڵێ کاک شوان لە هەولێرەوە جەوهەر لە شاری سلێمانی سوپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش هەر لەسەر هەمان بابەت وەستا لە سەی سایقەوە شەهین لە ڕانیەوە وەستا لە سەی سایقەوە ئێوارەت باش وەستا دیارە پەیوەندێکی پچرا شەهین لە ڕانیەوە هەم کاتەوە باش ئەم کاتەی جەنابیشت باشە زۆر سپاسەکەین داهێنە نەک شەهین دەهێن بەخێر بێت ببورن دیارە لە کۆنتترۆل دەنگ باش ناگاتە من ناویەوە باش بە باشی ناگاتم بەڵێ شەهین خان لەسەر بابەتی ئەمڕۆمان تێبینیەکانت چییە فەرموون؟ بەڵێ زۆر سپاس دەکەین سپاسی ئەو تەوەرە جوانەشە دەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر گرنگە من لەگەڵ
هەمانە و ڕێیەی هاوڕێیان بکە لەسەر پەیوەندیەکان ئاماژیان بۆ دەکە پێشکەوتنی تەکنەلۆژیا بەڕاستی بە دەرەجەیەک تەئسیری کردو لەسەرەوەی کە ئینسانەکان پەیوەندی اجتیماعیەکان یا خود پەیوەندی کۆمەڵاتیەکانیان کەم بکەنەوە بە سەدەسەدەوە بە دەرەجەیەکە و دواتریش ئیهمالکردنی ئینسانەکان ئەو ڕێسایانە دیانەکان کە بۆی دانا بەتایبەت ئاینی پیرۆزی ئیسلام کە بەڕاستی زۆر تاکید لەسەر بەجێهێنانی سیلەی ڕەحم دەکاتەوە ئینسان ئەگەر ڕێهانی سیلەی ڕەحمی هەمال بکات بە دزدی کارێکی زۆر نێگەتیڤ دەکاتە سەر یەکێک لەو شتەدا یعنی ئێمە وەکو نەتەوەی کوڕ شانازی پێوە دەکەین و وەکو موسڵمانێک شانازی پێوە دەکەینەوەی کە پەیوەندیەکانی کۆمەڵایەتیمان زۆر زۆر بەهێزە یەک نمونەت بۆ دێنەوە کاکە کارگەر زۆر لە کاتی هاوڕێکەم نەگرم مۆفاخان ئەوەی ئەویش ینی وەفدێکی شاری دۆڵۆزی ئەمریکا هاتبوونەتە شاری ڕانی ینی پەیوەندیەکی زۆر گەرم و گوڕ بە وەکو دەستە خوشکێتی و دووشارەیە بێتیەوە بەستونە وتی شت کە من زۆر سەرسام بووم لە شاری ڕانیە بە تایبەتی وە کوردستان بەگشتیەوەی کە یعنی پەیوەندی کۆمەڵاتیەکان سەرسامی کردوون هەر وەفدێکی کە لە هەر وڵاتێکی ئەو دنیاە دێتە کوردستان یعنی ئاماژە بۆ دەکات کە دەڵێ پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کوردستان من سەرسام دەکات کەواتە بە ئەوانە تەرجابن بۆ ئێمە میلەتی کورد بەگشتی کە ئەوانە بەڕاستی زۆر گرنگە پەیوەندی کۆمەڵاتی زۆر خۆشە کوردەکانی خۆمە کە دەچنە دەرەوە حتا کە دێنەوەێرە دەڵێ ئەو پەیوەندی علاقە و گەرم و گوڕی کە پەیوەندی کۆمەڵایەتیە زۆر گەرم و گوڕە وڵاتی ئێمەی خۆش کردووە بەڵێ شەهێن لە ڕانیەوە سپاسمان دەکەت ئێوارە باش بەێ تەماشاوانە نێژە کاک محەممەد لە هەولێرەوە لە گەلمانە کاک محەممەد ێوارە باش سلامت لەسەر بابەتەکەتان فەرمۆ لەسەر بابەتەکەتان ئەگەڕینەوە بۆ دوو هۆکار هۆکارێکیان ئەوەیە کە ژیان قورس بووە خەڵکان توانن دەبێت بە دوای ڕاکە ئەوە ئەگەڕێتەوە بۆ هۆکارێک کە حکوومەتەکەمان وای کردو کە ژیان قورس بێ حکوومەت ئەگەر وانەکە ئەوە وابزانم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەروەها بەداخەوە دیارە پەیوەندی کاکی محەممەد پشرا یا دەرێن پەیوەندیمان پێوە بکاتەوە تەماشاوانە نێژە بابەتە مەیرۆ بناو نیشانên لاوازیە تێکی ئەنگ پەیوەندیên civakî باشی و خراپیانێ hûn dikarin بەێ هەر لەسەر هەمان بابەت gelek têbînî bûman hatû li ser torê komalatî lewane sîrwanger dialê berayê min peydagirdinî bijêwîjiyan û bûnî teknolojiya em peywendiyê komalatiyana lawaz kiriwe her wiha koçer Ehmedî Şalê li şarozê ew lawazbûnî peywendiya komalatiyەکان دەگەڕێمەوە بۆ چەند هۆکارێکی یەک موبایل دو تەکنۆلۆژیا بەگشتی و سێ زۆربوونی تموحی تاکەکان و چاریش نەمانی سیلەی ڕەحم بەگشتی هۆگر لە شارە زۆرمان لەگەلە کاک هۆگر ئەم کاتەوە باش کاتە باش هەموو کاتێکت طبیعی دەست خۆش بابەتێکی جوانە بەڕاستی فەرموو جەنابیشت قسە لەسەر پێ فەرموو دیارە بۆرە کۆمەڵایەتەکان ئێمە سیاستمان لێرا بیر نەچێ سیاسەکان ئێمە وڵاتەمان بیر ناچێت چکا بەڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنەوە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە دەبێ لە سیاسەکانە دەست پێ بکەین بۆچی ئەم پەیوەندی کۆمەڵایەتی لە وڵاتی ئێمە زەعیف بووە بە شتێکی زۆر کورد کاتێک لە وڵاتە هیچ ڕقابەیەک نییە لەسەر شتە قەومیەکان لەسەر کلتوریەکان لەسەر چینی ئەو چینەی کە لە وڵاتە پێگات پێڵێن لاوەکانی وڵاتەکان کاک هۆگر زۆر داوای لێبوورن لە یەکەن گەرە دوا پەیوەندی بۆ کاتێکەشمان زۆر کەمە ئینشاڵڵا بۆ جارێکی تر کاتی زیاتر ئەدەینێ کاک هۆگر لە شارە زۆرەوە سپاس پێیان دەکەێت داوای لێبوورنی شەکەین تەماشاوانە نێژە سبەینی ئەفکاری من شوانادر بۆ بابەتێکی گەرمتر خزمەتەوە دەبیت هیویدارین ئەم کاری بن خزمەتەوە باشی بکەن ئیرۆ شاد و بەختەوە بن